بینێرانی ئازیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ ئەم کاتۆ هەموو کاتێکتان شاد. سایە ئارمانم و بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. سەرەتا لەلایەن خۆم و هاوڕێیانی بەشی تەلەڤیزیۆنی پەرتۆوە گەرمترین پیرۆزبایی ساڵی تازەتان لێ یەکەم. نەورۆزتان پیرۆز بێ و ساڵێکی پڕ لە شادی و خۆشی و سەرکەوتن بەسەر کۆماری دژی ئینسانی ئیسلامیە بەرنەسەر. ساڵی ڕێزگرتن بێ لە یادی گیانبەخکردووان و ئەو کەسانەی کە لە ڕێگای ئازادی بەرابەری ئینساندا گیانیان لە دەستداوە یا لە زیندانەکانان. سەرنجتان ڕاکێشم بۆ پەیامی هاوڕێ ساڵحی سەرداری دەبیری کومیتەی کوردستانی حزبی حکمەتیست. لەگەڵمان بن. کۆمەڵانی خەڵکی کوردستان، ژنان، پیاوان، گەنجان، تێکۆشەران، بە بۆنەی هاتنی ساڵی تازەوە لایەن خۆم و هەموو هاوڕێیانم لە حزبی حکمەتیست پڕ بەدڵ پیرۆزبایی ساڵی تازەتان لێ دەکەم و هەروەها سەرخۆشی خۆم و هاوڕێیانم ئاراستەی هەموو ئەو بنەماڵانەکەم کە لە 2 ساڵی ڕابردووە ئازیزانی خۆیان لە دەستا و بە دەستی جەنایەتکارانی جمهوری ئیسلامی گیانیان بەخت کرد. جێگەی خۆیەتی ئیمساڵ هەروەها کە خۆتان بەرەو پیری نەورۆزی ئیمساڵەوە چوون، ئەوە بڵێم کە بە بۆنەی ئەوە کە شکستێکی گەورەی خواردوە جمهوری ئیسلامی لە شانۆگەری ئینتخاباتە فەزا باز بوو بۆ ئەوە کە لە چەند ڕۆژی ڕابردووە بەر لە هاتنی سەری ساڵی تازە ئەم وەزعە ئێوە بناسن و بەرامبەر بە هێزە سەرکوردیەکانی جمهوری ئیسلامی بوێسن و جەژن و شایی خۆتان بەرپا بکەن. کەمتر شارودێ و قەسەبچە و شوێنی ترماوە لە کوردستانە کە لە چەند ڕۆژی ڕابردووە نەهاتوتە سەر خیابان و شەقام و دەستیان بە شایی و پایکوبی و جەژن نەکرد بێ. جێگای خۆیەتی جمهوری ئیسلامی کە لەو شانۆگەریە شکستی خوارد و ئێوە بە نەچوونتان بۆ ئەو شانۆگەریە ئەم فەزاتانە بەسەر جمهوری ئیسلامیە تەحمیل کرد کە ئاوا لە چەند ڕۆژی ڕابردووە دەنگی شایی و خۆشی و هاتنەوەی بەهار هەموو شوێنێکی داگیر کردووە و ئێوە کوڕان و کچان پیر و جەوان لە کەناریەکە دەست لە ناو دەست یەک دەستان کردووە بە هەڵپەڕکێ و شایی و بەرەوپیری نەورۆز و ساڵی تازەوە چوون. ئێوە لەم جەژنانەدا، ئێوە لەم چەند ڕۆژەدا حجاب و هەموو ئەو شتانەی وا ئیسلامیەکان جمهوری ئیسلامی بەسەر ئێوە دایان سەپان بوو بە تایبەت ژنان فڕێتاندا و لەگەڵ گەنجان و کوڕانی ترا دەست لە ناو دەستیەک هەڵپەڕکێ و ڕەشبەڵەکتان گرت و شاییتان گێڕا لە ناو خۆتانە. ئەمە کارێک بوو، وەزعێ بوو کە بەسەر جمهوری ئیسلامیە هاتبوو کە نەیتوانی وەکو جاران خۆشبەختانە ئەم شایە لە ئێوە زەد بکە. نەیتوانی ئەوە وا منزوریەسی تەحمیلی کاپێتان. 44 ساڵی ڕەبەقە، 45 ساڵی ڕەبەقە کە ئەو مخالفی هەر نەو ئەشایی و دڵخۆشی و لە کەناریەکە بوونە. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردووە ئێوە نیشانتاندا کە ئەمە مەقدور و ممکنە و پێتان تەحمیل کرد و ئاگری نەورۆستان کردە و بە دەور ئاگرەکە هەڵپەڕین، حجابتان فرەدا، لیباسی جوان و ڕەنگاوڕەنگتان کردە بەر و بە پیری بەهارەوە چوون. بەهاری ژیانەوە، بەهاری دەرهاتنی دووبارە گوڵ و سەوزی و گوڵکردنی درەخت و ئاو هەوای خۆش کە تایە ئێمە بتوانین نەفەسێکی ڕەحەت بکێشین و جمهوری ئیسلامی نەتوانێ ئەم نەفەس کێشان و ئەم شای و پایکوبی و جەژنمانە لێ زەوتکە. جێگای خۆیەتی ئێستش ئەو شوێنەوە ماون، ئەو شارانەوە هێشتا شار و دێهات هێشتا ئەم جەژنانیان بەرپا نەکردووە و 2 سپەی کە ڕۆژی جەژنی نەورۆزە تا 2 سپەی هەموو بڕژێنە سەر شەقامەکان و خیابانەکان و لە بەرچاوی زەقی مەعموران و سەرکوتگەرانی جمهوری ئیسلامی شایی بگێڕن. جمهوری ئیسلامی لەم توولی حاکمیەتی ڕەشا هەتا ئیمڕۆژی پێوە بێ مخالفی هەر نەو ئەشایی و خۆشیە بووە مطابق قوانینی سەرکوتگەرانەی کە بوویەسی و ئیجرای دەرهاوردووە.
بەڵام لە چەند ڕۆژی ڕابردووە ئێوە هەموو ئەم دابوونەریت و سنەت و قەوانینە ئرتجاعیەتان خستە ژێر پێ وەشایی و هەڵپەرکەی خۆتان گێڕا و جمهوری ئیسلامی نەیتوانی. من ئومیدوارم لە داهاتووە ئەم شایانە بەردەوام بێ، ئەم یەکگرتنانە، ئەم دەستە ناو یەکدەسانە و ئەم ئیتحاد و هاوسەرنوێشتیە کە بەخۆشی و بە دەنگی بەرز ئیعلامیەکەن هەر بەردەوام بێ و ڕۆژ بە ڕۆژ وادار کەین جمهوری ئیسلامی بە ئەقەمنشینی و سەرنجام لە گۆڕی بنین. جارێکی تۆر نەورۆستان لێ پیرۆز بێ و بە هیوای سەرکەوتن و ژیانێکی خۆش و ئازاد بۆ هەموو ئێوە عەزیزان و خۆشەویستان. زۆر سپاس هاوڕێستاڵەتی سەرداری. سپاسدانک. بینەرانی عەزیز سەرشتان ڕاکێشم بۆ بەشەکانی تری بەرنامەی ئەمڕۆ.